زال لەگەڵ گۆڕانی سەردەمەکاندا ئەو کێشە و گرفتانەی کە ڕوودەدەن ئەویش دەگۆڕێت لەگەڵ بوونی تەکنەلۆژیاک ئەو بوونی بەوەی کە بەشێکی گرنگە لە ژیانی هەرێکێکمان وای کردووە کە کۆمەڵێک تاوان و ڕووداوی گرنگ لە بابەتی هێرشی ئلکترۆنیدا ڕوودا کە زۆر جار بە کۆتایی ژیانی کەسێک کۆتایی دەیان ئەو تا قوربانی زیانێکی زۆری لێ دەکەوێت بە ئابڕوو بە هەندێک کێشەی گەورە لە کۆمەلگادا دەرەنجامەکەی بینینەوە بێگومان بۆی کە بزانین لە ڕێگەی یاساکانەوە ئەم بابەتە چۆن ڕێکخراوە ئایا هەچ کەسێک هێرشی ئلکترۆنی بکە ئەوها بۆی دەرەچیان ئەو تا یاسا دەتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەمەدا بکەوە ئایا تا چنێک قوربانیان لە هەرێمی کوردستان پەنا دەبەنە بەر یاساکان بۆ ئەوی کە حەقی خۆیان یان مافی خۆیان بەدەست بهێننەوە بێگومان ئەمەش کۆمەڵێک بابەتی ورد و گرنگە کە ڕەنگە هەر یەکێکمان بەهۆی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەمە ببینەوە بەڵام مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەوەدا و وشاری ئێمە لە ڕووی یاساییەوە زۆر هاوکارمانە بێت کە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو جۆرە ڕووداوانە ببینەوە باسییان بابەتە دەکەین بە میواندارێ بەڕێز ڕێژوان فەریدون پارێزار کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکڕژوان بەخێر سپاس بەڵاتەکان پێناسێکی تاوان بکەین تاوان چییە؟ ڕاستیە تاوان ئەو کردارەیە ئەنە و ڕەفتارەیە کە بە یاسا قەدەغە کراوە یان یاسا نەهی لێ کردووە لە کردنی وە کاتێک ئەگەر هەر مرۆڤێک هەستێ بەکردنی ئەم کارەوە تا تاوانێکی ئەنجامداوە جاو تاوانە ئەگەر شکاندنی سنووری بەرامبەرەکە بێ یان شکاندنی مادی و معنەوی ڕەفتارکردن بێ لەگەڵ بەرامبەرە لە ڕاستیە یاساکان تاوان هەر تاوان ینی بە گوێرەی ئەو تاوای یاسان دانراوە بە تاوان دانێت چ شتێک بە تاوان دائنێت و دیاری کراوە جیاوازی لە نێوان تاوانبار و تۆمەتبار لە ڕاستیە لە یاسایە کۆمەڵێ شت خراوەتە ڕوو بەهۆی پێشکەوتنی کۆمەلگاوە زۆر جار پێشکەوتنەکانی کۆمەلگا جۆرە یاسایەکی تازە ئاخولقێنێ و دروستەکات کە لەگەڵ پێداویستیەکانی کۆمەلگایە بگۆنجێت یەکێک لەو تاوانانی کە ئێستا زۆر بڵاو لە جیهاندا و لە جیهاندا پشکی شێری بەرەکەی و بە تایبەت لە عێراق و هەرێمی کوردستانە تاوانە ئەلکترۆنیەکانە لە ڕاستیە تاوانە ئەلکترۆنیەکان بۆتە ئەو توانەی کە ڕۆژانە بەرجۆمانەکەوێت لە دادگاکانە یا لە گەڕەکەکانە یا لە ناو کۆمەلگایە کاتێک کە زۆربەی تاکەکان ئێستا ئەو هەڕەشەیە لیان و نزیگە بێتەوە هۆکارەگەشی بۆچی ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئێستا زۆربەی تاکەکان خەریکی بەکارهێنانی سۆشیال میدیان لە ڕاستیە و ئێمەش ئێستا وەکو جاران نەماوە ئێستا جاران هەر تەلەڤیزیۆنێک هەبوو چەند کەناڵێک هەبوو سێرمانە کرد بەڵام ئێستا موبایلێکت پێ جیهانێکە لە ناو جیهانێکی بچووکە لە ناو دەستایە بۆی لە ڕاستیە کە ئامێرەکان زۆر بەکارهات وەکو کۆمپیوتەر وەکو تێل وەکو تەلەفۆن وەکو ئامێرە پێشکەوتوەکانی شەبەکات و موبایل و ئەو ئامێرە پەیوەندیدارانی کە پەیوەندیت ئەلکترۆنی دروستەکە و پەیوەندیەکە لەگەڵ ئەنتەرنێتا دروستەکە کاتێک کە ئەم شتانە دروستە بێ هەڵبەتە لە دروستبوونی هەر شتێک چەند لایانی باشی هەیە خراپەکەشی ئاڕاست بێتەوە لەو کاتە بۆیە تاوانەکان دروستە بێت لەسەر و ئامێرە ئەلکترۆنیانە تایبەتمەندی تاوانی ئەلکترۆنی چۆنەیان لە یاسا چۆن ئەمەجیاکرێت ئەوە دێمە سەر یاساکان و سزا و دەرەنجام و بەرەنجامەکەی بەڵام ئاەت ئەم تاوانی ئەلکترۆنیانە چی ئەگرێتەوە و چۆن دەست پێ ئەکا وەچی ئاڕاستەیەشی هەیە لە ڕاستیە ئێمە چەند جۆرێکمان هەیە یەکێ لەوانە هەڕەشەی ئەلکترۆنیە یەکێ لەوانە جەنگی ئەلکترۆنیە دووەمیان سێمیان لە ڕاستیە تیرۆریزمی ئەلکترۆنیە چوارەمیان سێکسی ئەلکترۆنیە هەڕەشەی سێکسی ئەلکترۆنیە وەزایدەن پێنجەمیان کە بەلای منەوە لە ڕاستیە لە هەمووی گرنگترە تاوانی فریودانی دارایی ئەلکترۆنی تاوانی فریودانی دارایی ئەلکترۆنیە کە دەیان نمونە ماڭانە یان سەدان کەس ئەنێ جا دەچێتە هەزاران کەس بە بۆنی فریودانی دارایی ئەلکترۆنی و فریودرن و ملیۆنان دۆلار زەرمەند دەبن هاوڵاتیان لە ڕاستی ئەم چەند خاڵی لێ بێت و ئەلکترۆنی کە ئەم جۆرە تاوانانەی پێکرێت کە باسم کردن ئەگەر مۆڵەت بفەرمون بۆتان باسکەم یەکەم لە فریودانی دارایی ئەلکترۆنیە ئەم فریودانی دارایی ئەلکترۆنیە چۆنە بێت چەند ساڵێک لە کوردستان بڵاوە بەڵێ زۆر بڵاوە لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم ڕاسی بەرنمەیەتان زۆر شتێکی باش بووم ڕۆژگارە چکە ئەگەر ببیستین وە لە هەواڵەکانە جۆمان لێ بێ چەند مدەیەکی زۆر نزیک لەم و پێش کۆمەڵێک کەس بە ناوی
بەرنامی سکۆتەرەوە ڕاستە ینی زەرمەندێکی زۆر بوون لە هەریمی کوردستان و دەیان کەسیشیان سکاڵایان کردو لە ڕاستیە بەڵام سکاڵایە کە عادەتەن سکاڵایە کە ئاکرێ بێ تاوانێک کرابێ و حزن و ڕەزایە فێڵێکی تیاکرابێ والحاصل ناسمە تەفاسیلەوانەوە خۆیان پارێزەری خۆیانی و ئەو کاتایەکی لەسەر بەرنامەکەیەوە ئەوەی کە گرنگە ئەو تاوانە ئەلکترۆنیانی کە بە دارایی ئەکرێت واتە خستنە گەڕی پارەیەک خستنە ناو پارەیەکی ئەلکترۆنی ئەم پارە ئەلکترۆنیە تەنها و تەنها لە ڕێی هێڵی ئەنتەرنێتەوە واتە تۆ پارێکی وەکو سۆیلەیە گوشکەیەک نابینی بەدەستەوە بێ وەکو مەعامەلی کڕین و فرۆشتنێکی ناو بازار نەخێر ئەم پارەی لە ڕێی ئەلکترۆنیەوەکرێ و ڕاکێشانی تەماحی هاوڵاتیەکە و ڕاکێشانی ئەو لانی خاڵی لاوازی هاوڵاتیەکانە کە پارەیان هەیە و بۆ خستنە گەڕی ئەوەی کە پارەکان بە ئەلکترۆنی خەنە ناو ئەو مامەڵەیەوە بۆیە زۆر بڵاو و زۆر سکاڵاکان دێ لەبەی زۆر لە کاتی بەڕێستان نەگرم خاڵەکانی کە باسەکەم هەڕەشەی ئەلکترۆنی هەڕەشەی ئەلکترۆنی ئەم جۆرە هەڕەشەیە زۆر جار ئەو کەسانە ئیکەن کە لە بەرامبەرەکەیان دوو جۆریە یا مادی یا معنەویە ئەوانی کە هەڕەشەی ئەلکترۆنیەکەن معنەویەکە ئەو جۆرە کەسانن کە شخصیان ئەگرێتەوانی وەکو بۆ تۆڵەکردنەوە بێ یان هەنێک کەسمان هەیە بۆ خۆشی بۆ کات بەسەربردن دی هەڕەشەی ئەلکترۆنیەکە واتە تۆ فەیسبوکێکت هەیە تایبەتە بە خۆت بە کاریێنی زۆر ئاسایی لەپڕ کاتێک هەڵەسی سێرەکەی هاکراوی طبعاً تۆمەتبارێک لە هەولێر دەستگیر کرابوو لە کەناڵە ڕاگەیاندنەکانە بڵاو کرایەوە بۆیە من باسیەکەم لە ڕاستیا لێرەیە چکە ئێمە باسی ئامێرە پەیوەندیەکان نەگەین تۆزی حەزەرکەین لێرەیە کە چۆنە سەدان کەسی هاک کردەبوو لە ڕێی فەیسبوکەوە کەسێ بوو کە لە دەروی شاریش دانیشت برادران یاساییش لیان پرسی ئەم سەدان کەسەت بۆ هاک کردووە یعنی چی سوودێکی بۆ دوی تەنها بۆ کات بەسەربردن بووە پێم خۆش بووە لە پڕ ئەچوومە سەر فەیسبوکەکە سێری دەموچاویان مەکرد دەموچاویم بەدڵمە بۆ حاکمە کرد چەند سادە یعنی هەنیشیان هەیە بۆ کات بەسەربردنە هەنیشیان هەیە بۆ هەڕەشەکردنە ئەم هەڕەشەکردن هەنیشیان هەیە بۆ تۆڵەکردنەوەی لە ڕاستی ئەمە زۆر جا لە هەرزەکارانی شاڕۆیە و زیاتر ئەو شتانی کە بەکار هەنیشیکان هەیە بۆ فریودانە ئەمە سەبارەت بە هەڕەشەکردنەکە جەنگی ئەلکترۆنی کە ڕوو ئەدات ئێستا جەنگی ئەلکترۆنی زیاتر لە نێوان وڵاتە زلێزەکانە بە نمونە ژووکو وڵاتی ڕووسیا و ئەمریکا کە چەند ساڵێک لەم و پێش پێما بە ساڵی 2010 بوو جەنگێکی ئەلکترۆنی زۆر گەورە ڕوویدا لە نێوانیانە ئەم جەنگ ئەلکترۆنیە زۆر کاریگەری هەبوو کە بۆیە هۆکاری کەشفکردنی ئەو کەسانی کە لە ڕووسیا نیشتەجێن کە پەیوەندیان بە ئەمریکاوە بۆیە سەدان کەس ڕوبەڕووی یاسا بوونەوانێ بەو جەنگی ئەلکترۆنیە یعنی ئێمە لە ڕاستیە ئێستا زۆر ئەو جەنگی ئێستا ئەکرێ هیچی بەو ئەسلحە کۆنانە ناکرێکە شۆڕشی پێکرا یا شەڕی پێکرا ئێستا سەردەمی ئەلکترۆنە سەردەمی درۆنە سەردەمی ئەو ئەلکترۆناتەیە کە بەکارێنێ بەرامبەر بە وڵاتەکان وە سەیتەرات چکە ئێستا زۆربەی ئەو پارانەی کە ئەچێتە حسابی هەر کەسێکەوە لە وڵاتە پێشکەوتوەکانە پارە لە بانقەکانە تەنها ڕقەمە ئێستا بە ئەلکترۆنات ئەمیشاناکرێت لە ڕێ ئەنتەرنێتەوەکرێت یعنی ئێستا زۆرمان ئێمە بانکمان هەیە ئەمە حساب بانکیمان کردوتەوانێ ئەگە دیقەت بی لە ناو مۆبایلەکە تا ئەتوانم من ئێستا بڕەپارێ بخەمە سەر حسابی تۆ و تۆش بڕەپارێ بکەیتە سەر حسابی من پارەم نەبینی بە چاو ئێمە تەنها ڕقەممان بینی بۆیە لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵگای کوردی ئەبێ زۆر تێگەشتنمان هەبێ بۆ ئەم تاوانە ئەلکترۆنیانە لە ڕاستی چکە زۆر بەربڵاو بێ وای لێ دێ چەند ساڵێکی کە هەموو تاکێشی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەم هەڕەشە ئەلکترۆنیانە بێتەوە جا ئەگەر هەڕەشەکە لە ڕێی بۆ نمونە لە ڕێی بەرامبەرەوە بێت کەیکا لەسەر ئامێرەکەی کە هەنێجا خودی ئامێرەکە ئەبێتە قوربانی بۆ نموەکو فەیسبوک وەکو ئینستا وەکو هەنێشت کە هاگەکرێ هەنێ جار مافەداراییەکانی هاگەکرێ وەکو ئەوی کە حساب بانکیەکەی هەیە چکە ئێمە زۆرمان بێخەبەر حساب بانکیمان کردەوە و لە ناو مۆبایلەکەشمانە دامان بەزانەوە زۆر جار لە ڕێی مۆبایلەکەمانەوە سێری حساب بانکیەکەمانەکەی مادەم بە ئەنتەرنێتی شەکە مادەم لە مۆبایلایە مادەم لە کۆمپیوتەرایە و ڕەبتە بە ئەنتەرنێتەوە تەئکید بە معارەزە تەئکید بە هۆکارە بۆ ئەوی کە هاک بکرێت
و تاوانی بەرامبەر بکرێ واتە هەر شتێک لە ئامێرێکی ئەلکترۆنیا بێ وەڕەبت بێ بە ئینتەرنێتەوە دڵنیا بە لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەتوانرێ کۆنتڕۆڵ بکرێ. پێت وایە کامیان زیاتر باوە لە هەرێمی کوردستانە لەو جۆرە هێرشانی کە باست کرد؟ طبعا ئەو لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێستا لەم ڕۆژانەیە برادران یاش ئاساییش ئامارێکی 2024یان بڵاو کردەوە کە تیدیا هاتووە 3283 سکاڵای تاوانی ئەلکترۆنی کراوە 3283 ئەمە عادەتێکی زۆرە بۆ ئەوانن کە سکاڵیان کردووە سەدان کەس من کە پارێزەرم لە ئۆفیسی سەرەکی خۆم سەدان کەس ئەناسم و ئەزانم بەوەی هاوڕێ پارێزەرەکانیشمەوە نەک تەنها خۆم بەوەی هاوڕێ پارێزەرەکانمەوە کە مۆزوعیان باس کردووە بەهۆی ئەو ڕێکارە یاساییانەی کە دادگا و پۆلیس و ئاسایشێگرێتە بەر نهاتون سکاڵاکەن نەڕاست. باشە بۆ ئەوە بێ خەڵک سڵ بکاتەوە لەوە کاری بۆ چیە گەڕێتەوە؟ ئێمە پرسیارێکی جوانە ئێمە دینە سەر ئەو لە هەر پرسیارەکەی جەنابەت لێکە ئێمە لەسەر ئەو ئامارەی 3283 سکاڵایە کە ئاسایش ئەڵێ زۆربەی هەنێکی زۆریشی بە ئەنجام گەشتووە چێن ئەمانی ئەم شتە ئەکەن چێن ئەمانی ئەم تاوانە ئەکەن لە ئێستێ باوە حاجێک و دای حاجی نییە کەسێکی تێگەشتو نییە هەمیان زۆربیان هەرزەکارن زۆربیان گەنجن زۆربیان کەسانی تازە پێگەشتوون باشە پرسیار لێرەیە ئەوەیە باشە بۆ کەسە تازە پێگەشتوویەک دێ ئەم تاوان ئەلکترۆنیاکە یعنی چه هۆکارێکە یەکەم بێکاری گەنجانە لە ڕاستی واتا کاتێکی زۆریان لە بەردەسایە بۆ کات بەسەربردن دێ خەریکی کارێکی تاوانی ئەلکترۆنیە بێ دووەم پەروەردە لە ڕاستیە پەروەردە تەئسیرێکی زۆر گەورە ئەکە من برایەکی بچکۆلەمەیە دەیڤدی برام پێڵم موبایلەکەی بەدەستەوە بکات ئیمتیحان و مای باشە تۆ ئیمتیحان و چۆن موبایلت بەدەست و تۆڵا بە موبایل سەیەکەم چۆن بە موبایل سەیەکەی تی بە موبایل ئەوە تا هەمی ڤیددیۆی مامۆساکان میتیایە و ئێمە گروپێکمانەیە گروپی ڤایبەرە زۆر هەواڵەکان قسەکەین تەلەبەکان لەنە خۆمانە شتە گرنگەکان دیارەکەین زۆرم پێسەی سەردەمی ئێمە ڕاستە موبایلێکی کۆن هەبوو بەڵام یەکسەر لامانە برد و خۆمان عاسیە کرد لە ژوور و ئێستا سەرم تەن کە تۆزێ لەمە تەنەکتریشمانە کردو لەوەی نینە دەرەوانێ و بەڵام ئێستا شتەکە زۆر جیاوازە ئەو خوێندکارە بەڕێزە زۆربەی دەرزەکان یان لە سەردەمی کۆرۆنایە ئەگە لە بیرمان بێ زۆربەی دەرزەکان بوو بە ئۆنلاین ئێستا زۆربەی دەرزەکان ئۆنلاینە من شەوی یەکیە کە لە ماڵەوە بووم یەکێ لە ڕێکخراوە بەڕێزەکان لە سیمیناریان بەستە بوو لەسەر مافی خێزان من بە ئۆنلاین سێرمە کرد لە ماڵەوە لەناو گروپ یعنی چەند شتێکی باشە زۆر باشە چێن ئەمانی کە ئەم تاوانە ئەکەن زۆربەی گەنجەکانە لە ڕاستی وەکو باسمان کرد پەروەردە زۆر گرنگە بووی بەڵام بۆچی گەنجەکان تووشی ئەم تاوانە بوو یەکەم هۆشیاری نایاسا ئەو هۆشیاریان نییە بۆ یاسا دووەم بێکاریەکان سێم پەروەردەکە ئەنجا ئەوەی کە بێمە سەر خودی یاساکە ئایا یاساکە چۆن باسی ئەم تاوانە ئەلکترۆنیاناکە لە هەرێمی کوردستان لە ڕاستیا ئێمە هەرێمی کوردستان بۆ سەردەمی خۆی بۆ کاتی خۆی کە قانونی ژمارە 6 ساڵی 2010 بۆ ساڵی 2010 کاتی ئەم یاسایە دەرچوو لە ڕاستیە یاسایەکی باش معنی کاتی ئەم یاسایە دەرچوو یاسایەکی باش و یاساکە ئەڵێ چی ئەڵێ ئەویش یاسای ژمارە 6 ساڵی 2010 قانونی قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکانە کە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دەری کردووە ئاماژە بەواکە ئەڵەیە گەر هەر کەسێک ینی بە کورتی باسیەکەم چکە یاساگە تۆزە درێژە و بەڵام بۆ تێگەشتنێکی زمانێکی سادە باسیەکەم لەبەری بینەران و بیسەرانی بەڕێز لێمان بەباشی لێمان تێبگەن هەر کەسێک ئەگەر هات و خراپ ئامێرێکی پەیوەندی بەکارهێنا جا ئەم ئامێرە پەیوەندیە تەلەفۆن بێ موبایل بێ فەیسبوک بێ هەر شتێ بێ ئامێرێکی ئەلکترۆنی کە ڕەبت بێ ئەم ئامێرە کۆمپیوتەر بێ ئەم ئامێرە ڕەبت بێ بە ئەنتەرنێتەوە بوتمان ناوێنین ئامێری ئەلکترۆنی لەگەڵ ڕەبت بوو بە ئەنتەرنێتەوە ئەم ئامێرە خراپ بەکاربێنێ یان ئەگەر هاتوو بەبێ پرس ڕسمێکی بڵاو کردەوە ڕسمی کەسێک یان ئەگەر هاتوو ئەم بەم ئامێرە پەیوەندیە بۆی هۆکاری ناڕەحەتکردنی بەرامبەرەکەی بۆیە هۆکاری زیانگەیاندن بە بەرامبەرەکەی بۆیە هۆکاری ئەوەی کە حرمەتی بەرامبەرەکەی لەکەدار بکرێ طبعا یاسا سزای بۆ داناوە سزاکەش چییە حەبسە
حەبس چی ئەگرێتەوە حەبس واتە لە 5 ساڵ کەمترە بە چ مانایەک بۆ مانای کە لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 5 ساڵ زیاتر نەبێ ئەمە وەکو زیندانی ئەی وەکو پارە وەکو غەرامەی مادی لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێ و لە 5 ملیۆن دیناریش زیاتر نەبێ ئەمە ئەو سزایە ئێمە وەکو یاساناسان وەکو پارێزەران بۆ ئەم سەردەمەی ئێستا زۆر گلەیمان لە ڕاستیە لە یاساکە هەیە هۆکارەکەی یەکەم خراپی یاساکە ئەو تاوانە تازانە ناگرێتە خۆی کە ئێستا ڕوئەیە طبعا لە پێشکەوتنی کۆمەڵگایە یاساکانی ژەبێت لەگەڵ یا خۆی بۆ گۆنجێنێ هەنێ تاوان هەیە تازە سەری هەڵاو بۆ کۆمەڵگای کوردی بۆ نمونێسە هەنێ تاوانمان هەیە زیرەکی دەستکرد کە ئەم مرۆڤانە دروستەکە بەداخەوە یەکێک لە پەیامنێرە بەڕێزەکان لە کەناڵی هەڵەبجە تاوانێکی بەرامبەر کرا ئەی باشە لەوانێ ئێوەش ڕوبڕی و ئەو تاوانە ئەی چی بکەین چۆن سکاڵا بکەین ئایا ئەو تاوانە گەورەیە طبعا ئەم یاسای ئەیگرێتەوە بەس لەجێ خۆیەتی لە ڕاستیە ئەبێت تونتریکە ئەم یاسایە تونتریکە یعنی دادوەرانی بەڕێزەنێ جارەکەونە گومانە بۆ جێبەجێکردنی یاسا ڕاستە زۆربەی کەلیمەکان ڕاستە زۆربەی وشەکان حرفەکان دانی پیاناوە لە یاساکەیە بەڵام ئەو توندیەی نییە یعنی تاوانی ئەلکترۆنی لە ساڵی 2012 لە ئەمریکا FIB بەڕسمی دانی بۆیانە 1 ملیار و 500 ملیۆن دلار ملیارێک و 500 ملیۆن دلار لە حساب بانکیەکانی هاوڵاتیان کەمی کردووە بەهۆی تاوان ئەلکترۆنیەکانەوە FIB ئەگەر بیخوێنەوە یعنی هینی هەیە سەرچاوی ڕسمی هەیە باشە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە ئەمەنە تاوانی ئەلکترۆنی ئێکابرا بە تاوانی ئەلکترۆنی ملیۆن دلاری دەستکەوێ ئایا کەسێک بە کەسابە دەبێت بە ساحبی 100 دەفتەر نابێت ئێوەمە تاوانێکی زۆر گەورەیە تاوانێکی زۆر گەورەیە لە ڕاستە بۆی ئەم یاسایە تەسکی کردوتەوە چکۆلی کردوتەوە لە حکومێکی نەرمی سادەیە لە ڕاست ڕێژوان سەبارەت بۆی کە زیندانیکردن و غەرامەکردن بەو پارێکە ئاماژەت پێکرد کەی ئەچێتە زیندانەوە کەسە کەی ینی دادوەر دیارریەکە بەڕاستی بەڵامە گوێری ئەزمموی خۆتان چۆن ئەمە جێ ئەکرێتەوە دادوەر چۆن بڕەچایی چی ئەکا کاتێکە ئەم کەسە ئەڵێ بە بڕۆ پارێ غەرامێک نایخەمە زیندان لە ڕاستیا جۆری تاوانەکان تەسیرەکات جۆری زەرەری بەرامبەر جۆری ئەو زیانی کە ئیگەێنێ بە بەرامبەرەکە ئێمە زیانەکان من خۆم دۆسیەم لا بووە کوڕێک بە ناوی خۆشەویستیەوە کوڕێک بە ناوی خۆشەویستیەوە عیلاقی لەگەڵ کچێکا دروست کرد و عیلاقەیەکی زۆر باشی لەگەڵا دروست کردەوە طبعا بەداخەوە ئێمە کاتێکاڵین لە هەرزەکارەکانان ڕۆیە هەرزەکارەکانیشمان زۆربیان خۆش قەناعەتن لە دوایەوەی کە پەیوەندیکی زۆر باش طبعا کوڕەکە 7 ساڵ بوو کچەکە 16 ساڵ لە دوای پەیوەندیکی خۆشەویستی زۆر باش بەیەکەوە دروستەکەن کوڕەکەڵێ پێویستم بە پارەیە بێ پارەم بیتی ئەویش ئەڵێ نادەمێ و ناکرێ و نابێ ومانە عادەتەن لە بینی دوو خۆشەویستە بەداخەوە کە پەروەردەیەکی وشیاری جوانیان نەبێ و هەموو کەسیش مێدەم ئێمە مرۆڤین شایانی هەڵەیە هەڵا کات کچەکەی کەمجار ڕسمی خۆی زۆر بۆ نێرێ ئەویش هەڕەشەی لێکات تەنها ڕسمی سادە هەڕەشەی لێکە هەڵەیە گەر تۆ ئەو بڕەپارەیەم نەیتێ من وێنەکانت وڵاوەکەم ڕسمەکانت وڵاوەکەم بۆ ئەم کچە ناچار هەڵەسێ لە پاری دایکی ئەو پارەی کە لە موچەخۆریەکەی لە مامۆساکەی لەم حاڵ و نەکبەتیە کە پاشەکەوتی کردو بۆ ناڕەحەتیەک بۆ ماندووبوونێک ئەچێ یا بە کوڕەکە طبعا دوایی کە دایکی سێریەکە تەماشاکە پارەکە نەماوە ئەی چی بگەین دوای کچەکە ئەترافەکەڵێ بەڵێ یاومە بۆ کوڕە ئەمە چدە تاوانی ئەلکترۆنیەوە ئەمێ تاوانی ئەلکترۆنی بە نمونە ینی کە نمونونەکانی نمونەیەشی کە کەسێک بۆ نمونە ڕقی لە بەرامبەرەکەیەتی دێت فەیسبووکەکەی هاکەکە ئەم فەیسبووکەی کە هاکەکە من خۆمام لێ بەسەرات و شەویشانی 11 شەو هاوڕێیەکی زۆر خۆشەویستم خۆی لە ماسنجەر ژەر تەلەفۆنم بووەکە میش جوابی ئەمە سەود نییە بەنامە بۆ منێرێ وتی کاکە حاجی زۆر زەرورم بەشکو 10,000 وحدەم بۆ بنێری بوونی زۆر وانە منیش کەوتمە گومانەوتم ئەمە پیاویشی پیاوانەیە طبعا ئینسانی گەورە نایە بۆ شتی بچکۆ لە خۆی ئەوە بکاتەوە تەنەزول شتێکی زۆر ئاساییە تەنەزولکردن شتێکی زۆر ئاساییە مرۆڤ بیکە بەڵام بۆ شتە گەورەکان نەک بۆ شتە بچکۆلەکان بۆ شتە گەورەکان ئینسان هەرچی بکە
قەیچێ زۆر تەبیعیە بەڵام وتم ئەمە شتێکی بچکۆ لێم هاوڕێم نایکە ئەو بوو 4-5 تەلەفۆنم بۆ شەو 11 شەو خۆی خەوێت کەسێکی کاسبە تەلەفۆنم بۆ خەبەرم کردەوە وتی چوتم با بە هەستە فەیسبووک وێران بووە هەنا ڕسم دابەزێنی لەسەر ڕسم و موبایلەکەت و ئەنجایەک سەفریای کەوت ئەمە تاوانی ئەلکترۆنیە بەس بکەرەکەی چۆنە دۆزرێتەوە مەقاسی سوپاسی برادرانی ئاسایی شەکەم کە سکاڵاکە وەرەگرن و بە دوواداچوونی زۆر باشی بۆ بەڵام بەڵێ بەس یەکشت زۆر گرنگە لێرە ئەو کەسانی لەسەر تاوانی ئەلکترۆنی دەستگیرەکرێن زۆربیان کە ئاژیرێن ئەترافەکە چووکە ئیشێکی زۆر خراپە چووکە ئیشێکی سەخیفە چووکە ئامانجێکی لە پشتەوەنی ئەم کەسەکەیکە زۆربیان کە دەستگیرەکرێن ئەحترافەکەن لەسەر ئەو هەڵەی کە کردووە هەرزەکاریشن زووتر ینی بێگومان ئێستا لە ناو کۆمەلگای کوردیە شتێک بڵاو بۆتەوە بۆ نمونە زێسا ئەگەر دیقەت بی هەنێک لە شوێنەکان تاکەکان بە تەنیاژی یا کچێکە یا کوڕێک ئەچێ پەیوەندیەک دروست دەکات بۆ نمونە میوانێکە باتەوە ماڵەوە کەسێکە باتە ماڵەوە لە ماڵەکە کامەری سڕی دانی لەبەرەوە هیچ کەسێک من ئەم بەرنمەیە زۆر بە بەرنمێکی باشە زان بۆی کۆمەڵە شت ڕوونکەمەوە کە ئەم شتانە لە ڕاستیا تۆزێ بە کۆمەلگای ئێمە نادرە بڤێ بەڵام من ئەمێ باسیکەم ئەگەر هەر کچێک ئەگەر هەر کوڕێک تەنانە ئێستا کوڕانیش ئێمە جاران وامە نەزانی هەر کچان تووشی ڕۆژا بن نەخێر ئێستا کوڕان زیاد پیاوان زیاتر تووشە بن دێ پەیوەندیەک ئیلاقەیەکە بەستێ لەگەڵ کچێکە ئیلاقەیەکی تەبعاً با بڵێین ناشەرعی بێ کامێرەی بۆ کاتەوە کە قسەی لەگەڵاکە ئەمیش بە کۆڵێ سمێڵ و ڕیشە و چۆنی و مەرحەبادی و پێکەنی نۆمانە چیەکە تۆماریەکە دوای بە پیاوەکاڵ ئێڵێ گەرەونە پارە نەیتی ئەم تەسویرە بینی خۆم و خۆت بڵاوەکە ینی بامە هەر نینە سەرەوە جا پیاوانش هەڕەشایانێت بۆیە بەبێ دوو دڵی سکاڵا بکەن ڕاستیە بەبێ دوو دڵی سکاڵا بکەن زۆرینەی ئەو سکاڵایانی کاکرێ ئەنجامی هەیە بێبوو کاگرێژەمە کۆتایی بەرنمەکەی گەشتێکە مامێ باسمانە کرد زۆر بە کورتی ئەمە ڕاستیان من تەنها ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگە سپاسی ئەوەژەکەم ئەوەی کە لە زۆر بەلامەوە گرنگە هیچ کەسێک هیچ کچێک کە تەمەنی 16 ساڵە کە تەمەنی 7 ساڵە کاتێک کە تاوانێکی ئەلکترۆنی بەرامبەرەکرێت کاتێک کە کوڕێک ڕەشەی لەکە هەڵەت کردووە زۆر ئاساییە تکایە مەی شارەوە ئەوەنەیکە ئەوەنەی کە قوڕ بە خۆت مەگرەوانێ ئەوەنەی کە مەچۆرە ژێر باری ئەو کەسەی بەرامبەرت کە هەڕەشەکەت لەکە چکە قوربانی سەرەکی ئێستا کچانی هەرزەکارن زۆر گرنگە ئەمە داوایان لەکە مەترسن هیچ مەترسن پەیوەندی بە پارێزەرێکەوەکە اینجا یەک دڵنیاییژەیە برادرانی ئاسایش سپاسیانەکەم بۆ ئەم دڵنیاییە کە یاویانە بە کچان بە تایبەت کچان کاتێک کە کچێک هەڕەشەیەشی ئەلکترۆنی لی ئەکرێت پەیوەندیشی هەیە لەگەڵ کوڕێکە کە پەیوەندیەکە زۆر خراپی وادارم نیکە کە کردی کوڕەکە هەڕەشەی لێ کرد بە ڕسمەکەی بە ڤیدۆکەی بەو ئامانەتی کەلایەتی بچۆرە ئاسایش سکاڵا بکە ناوەکەت نازڕێنرێ واتە هیچ کەس ناوت نبینێ پێویست ناکە دایک و باوکیش ئاگادارکەنەوە ئێمە زۆربەی سکاڵاکان ئەگەر کەسێک 18 ساڵی تەواو نەکرد بێ بە پێی یاسا ئەبێ وەلیەکەی لەگەڵ یابێ واتە دایک و باوکی بەڵام ئەگەر کچێک 7 ساڵ بوو تاوانێکی ئەلکترۆنی بەرامبەر کرا ئێ ناتوانێت دایک و باوکی ئێمەی پارێزەر ئێمەی ئاسایش ئێمەی کۆمەلگا ئێمەی خەمخۆران ئەبینە وەلی ئەو کەسە بۆیە تکاتان لەکەم کچان خوشکان ئەگەر تاوانێکی ئەلکترۆنیتان بەرامبەر کرا یەکسەر پەیوەندیکەن بە ئاسایش هیچ مەترس دۆست پاسەکەی مەڕێز ڕێژوان فریدون پارێزەری خوا بەخێر